سڵاتان لەبێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر لەگەڵ تاالب ئەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە بەرنامەی ما بینەران. بینەرانی خۆشەویست منیش بەنەوەی خۆم ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوەی ئازیز و زۆر خۆشحاڵم کە لە هەفتێکی تردا بە بەرنامەیەمە و بینەران ئەبینەوە میوانی ماڵەکانتان. بابەتی ئەمڕۆشمان بەرنامەی ئەمڕۆژمان ببورن چەند بابەت و نامەی ئێوەی ئازیز و خۆشەویستیش لەخۆ گرێکە بەرنامەکەمانی ڕەنگی تر کردووە. فەرمونون ناوبڕێک ببینین بە دەستپێکردنی بەرنامەکە دێنە وڵات.
تا لە بەرنامەکەمان بە بابەتێک دەست پێ بکەین لەبەر گرنگی هەڵبەت بابەتەکە ئەویش مانگرتنی زیندانیانی قزڵ حەساری کەراجە. مانگرتنی زیندانیانی بەشی دوی زیندانی قزڵ حەساری کەراج کە لە ڕۆژی دووشەمەی ڕابردوو 21 ڕەزبەری 1404 دەستی پێکردووە، ئێستا لە کاتی نووسینی ئەم بابەتەدا چۆتە حوتەمین ڕۆژی خۆیەوە. ئەم مانگرتنە لە ناڕزایەتی بۆ گواستنەوەی لانیکەم 11 زیندانی بۆ ژووری تاکەکەسی بۆ جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان ئەنجام درراوە. کردەوەی کە بەڕوونی نیشاندەری بەردەوامی سیاسەتی مەرگ و ترساندن لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوەیە. سەرەڕای بەڵێنە فریودەرانەکانی بەرپرسانی دادوەری سەبارەت بە وەستاندنی کاتی لە سێدارەدانەکان هێشتا هیچ گۆڕانکاریەک لە دۆخی زینداندا دروست نەبووە و کەشی زیندان بە توندی ئەمنیەتی کراوە و راپۆرتەکان باس لەوە دەکەن کە هێزی ئەمنی بە هەڕەشە پشتڕانی پەیوەندیەکان فشاری دەرەونی و بەڵێنی درۆ هەوڵیان داوە زیندانیان ناچار بکەن بۆ شکاندنی مانگرتنەکە، بەڵام زیندانیەکان ڕایان گەیاندووە تا کاتێک کە چرخی لە سێدارەدان نەوەستێت دەست لە ناڕزایەتی هەڵاگرن. بەڵێ نابۆ لە سێدارەدان کە لە دیوارە ئەستوورەکانی زیندانی قزل حەسارەوە بەرز بووەتەوە کاردانەوە یەکە لە تووڕێی و هۆشیاری خەڵکێک کە ساڵانێکە لە بەرامبەر ماشێنی مەرگ و ستەمی کۆماری ئیسلامیدا وەستاون. زیندانیانی مانگرتوو بە جەستەی لاواز و گیانی لە مەترسیدا هاواری ناڕزایەتیان کردووە بە چەکێکی کۆمەڵایەتی لە بەرامبەر ماشێنی مەرگدا. ئەوان دەزانن کە هەرچەند مانگرتن لە خواردن گیانیان دەخاتە مەترسیەوە، بەڵام لەوە تێگەیشتون کە لە دۆخێکدا کە هەموو ڕۆژە گیانی مرۆڤ بەدەستی ڕژیم دەسێنرێت بێدەنگی بۆ خۆی مەرگێکی ژاناویترە. ئەم هەڵبژاردنە هۆشیارانە و ناڕەزاییانەیە هێمایەکە لە بەرگری و هەوڵ بۆ بەرفراوانکردنی ناڕزایەتی کۆمەڵایەتی دژ بە سزای نامرۆڤانەی ئێعدام و بەگشتی ستەم لە سەرتاسەری وڵات. بەڵێ وەک دەزانین دەستپێکردنی کەمپەینی نابۆ لە سێدارەدان پێش هەموو شتێک قەرزاری دەستپێشخەری و ئازایەتی زیندانیانی سیاسیە کە لە ماوەیەکی زۆرەوە لە ژێر دۆخێکی سەخدا و بە قبوڵکردنی جۆرەها هەڕەشە و مەترسی بە بەردەوامی و پشوو درێژی گڕەکەیان داگیرساندووە و ئاڵاکەیان شەکاندوێتەوە. هەروەها بە شێوەیەکی ڕێکخرا و جێگەی ستایش لە زۆربەی زیندانەکانی ئێراندا هەموو سێشەمەکان لە مانگرتن بەردەوامن. بەم جۆرە بزوستنەوەی نابۆ لە سێدارەدان هەر ڕۆژ بەرفراوانتر دەبێت و جەماوەری دەبێتەوە. ئەم بزوستنەوەی پێش هەموو شتێک لە زیندانیانی سیاسی، دادخوازی و بنەماڵەکان هەروەها بنەماڵەکانی مەحکومانی لە سێدارەدان پێک دێت کە بە مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتی خۆیان کاریگەری لەسەر ڕای گشتی ناوخۆ و دەرەوە دەکەن. پشتیوانی هێزە سیاسیە پێشکەوتن خوازەکانی دەرەوەی وڵات و هەروەها دامەزراوە مافی مرۆڤەکان لە نەفیکردن و مەحکومکردنی سزای لە سێدارەدان ئەویش گرنگی خۆی هەیە. بەڵێ دروشمی هەڵوەشانەوەی سزای ئێعدام جگە لە داواکاری هەڵوەشانەوەی حکمی ئێعدام کە بە گشتی خۆی لە خۆیدا ئامانجێکی بەنرخەوە لە ئاراستەی مەحکومکردنی درەندەی کوشتنی مرۆڤ لەلایەن دەوڵەتەکانەوە بە پۆششی یاساییە، بەڵام لەوە زیاتر ئاگادارین کە لە دۆخی ئێستای ئێراندا ڕژیمی مرۆڤکۆژی ویلایەتی فەقیه وەک چەکێک بۆ داپۆشینی قەیرانەکان و بۆ مانەوەی دەسەڵاتی لە حاڵی ڕووخاندا و ناتوانی لە بەڕێوەبردننی کاروباری ژیان و جێبەجێکردنی ئەرکەکانی لە دابینکردنی پێداویستەکانی کۆمەلگادا دایمەن کەڵکی لێوەردەگرێت. لەبەرەوە فراوانبوونی دروشمی نابۆ ئێعدام بەبێ لە بەرچاوگرتنی لایەنی سیاسی و غەیرە سیاسی خۆی لە خۆیدا هەنگاوێکی گەورەیە لە توندوتیژی ڕەواندنەوە لە کۆمەلگا و دژ بە مرۆڤ کوشتن بە ناو یاسایی دەسەڵاتەوەیە. لەم نێوانەدا وەک ئاگادارین ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەودایەکی زۆر لە چاو وڵاتانی دەوروبەریدا لەم کێبڕکێی ئێعدامەدا لە سەراسەری جیهاندا دەستی باڵای هەیە. ئەویش لە دۆخێکدا کە ڕوبەڕووی بەرفراوانبوونی ناڕزایەتی کۆمەلگاوە دارمانی دەسەڵاتە و دەیەوێت بە چالاکردنی ماشێنی ئێعدام و ترساندن لە کۆمەلگادا زۆرترین کەڵک لەم ئامرازە درەندانەی وەربگرێت. هەر بۆیە دروشمی نابۆ ئێعدام کردەیەکی زۆر گرنگە بۆ ڕزگاربوون لە شەڕی ڕژیمێکی مرۆڤکۆژ و لە ئاراستەی دامەزراندنی کۆمەڵگەیەکی ئینسانی و ئازاد لە داهاتوودا. بەڵێ تالب هەر لەم پەیوەندیدا بە پێ راپۆرتەکانی مافەکانی مرۆڤ لە ئێران کۆبوونەوەی ناڕزایەتی چەند ڕۆژ پێشەستای بنەماڵەی زیندانیانی مەحکوم بە ئێعدام لە زیندانی قزل حەسار لە بەرامبەر پەرلەمان
ڕوبەڕووی هێرشی هێزەکانی ئەمنیەتی بۆتەوە. شاید حاڵەکان باس لە لێدان و پەلاماردانی ناڕازیان و تووڕەی خەڵک سەبارەت بە مامەڵای تونند و تێژانەی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم دەکەن. ڕۆژی یەکشەمەی ڕابردوو 27 ڕێزبەری 1404 شقامی بەهارستانی تاران شایەتی کۆبوونەوەی بنەماڵەی زیندانیانی محکوم بە ئیعدام لە زیندانی قزل حەسار بوو. ئەم بنەماڵانە لە ناڕزایەتی بە شەپۆلی بەرفراوانی ئادامەکان و بۆ داواکردنی هەڵوەشانەوەی حکومەکانی مەرگ لە بەرامبەر بینای پەرلەمان کۆبوونەوە. کۆبوونەوە ئاشتی خوازەکەیان بە دروشمەکانی نابۆی ئادام و ئادامەکان دەستی پێکرد، بەڵام دوای چەند خۆلەکێک بە هێرشی هێزەمنیەکان و پۆلیس بەرەو توندوتیژی کێشرا. بەڵێر بەپێی راپۆرتی شاید حاڵان کە لەوێ بوون باز لەواکەن کە هێزە ئەمنیەتیەکان بە بەکارهێنانی باتۆم مێرشیان کردوتە سەر ناڕازیان و ژمارەیەکیان داوەتە بەر لێدان. هەندێک لە ئامادەبووان ڕایان گەیاندووە کە چەند کەسێک بەشدار لە کۆبوونەوەکە بە توندی بریندار بوون. سەرەڕای سەرکوت بنەماڵەکان خۆڕاگریان کردووە و بە هاواری نابۆی ئەعدام و ئیعدام مەکەن ئەوان درێژیان بە ناڕازایەتیەکانی خۆیان داوە. لە دوای ئەم سەرکوتە شۆفێرانی ئۆتۆمبیلەکان لە شەقامی بەهارستان بە لێدانی بۆقی ماشینەکانیان و دانی دروشمی پشتیوانی پاڵپشتی ئاخێزەکانیان کردووە. هەندێک لە وڵاتیان بە هاواری بەریبدەن و مافیانە ناڕزایەتی دەربڕن ناڕزایەتیان بە ڕەفتاری تونند و تیژانەی هێزە ئەمنیەتیەکان دەربڕیوە. وێنەوە ڤیدیۆ بڵاوکراوەکان لە شوێنی کۆبوونەوەکە نیشان دەدەن کە بەرپرسەکان لە هەوڵی بڵاوکردنەوەی خەڵک ژمارێک لە ناڕازایەتیەکان کە خەڵکانێکی زۆریان دەستگیر کردووە لەوێ کە تا بە ئێستا ئامارەیەکی ورد لەبارەی دەست بەسەرکراوانەوە لە بەردەستانیە. کۆبوونەوەی بنەماڵەکان لە بەرامبەر پارلەمان لە کاتێکدا بەڕێوە چووە کە لە ناوەوەی زیندانی قزل حەساری کەرەجدا زیاتر لە 1500 زیندانی بەشی دوو بە لێوی دووراوە لە مانگرتن بە ناڕزایەتی بە شەپۆلی بەرفراوانی ئادامەکان بەردەوام بوون. سەرچاوەکانی ناوەوەی زیندان ڕاپۆرتیان لەو بارەوەیەوە داوە کە ئاوی بەشی دوو لەلایەن بەرپرسانی زیندانەوە پچراوە و زیندانیەکان بۆ دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانیان ڕوبەڕووی قەیرانگەلێک بوونەوە. باری جەستەی زۆرێک لەوان بە قەیراناوی راپۆرت کراوە کە لە دۆخێکی زۆر خراپدایە و چەندین حاڵەتی بێهۆشبوون و دابەزینی فشاری خوێن تۆمار کراوە. سەرەڕای خراپی دۆخەکە بەرپرسانی دادوەری و زیندان تا بە ئێستا هیچ وەڵامێکیان بە داواکاریەکانی ناڕزایەکان نەداوەت. بڵێ کۆبوونەوەی بنەماڵی زیندانیانی محکوم بە ئیعدام لە بەردەم پەرلەمان لە درێژەی ناڕزایەتیەکانی ناوەوەی زیندانی قزل حەسار دەتوانرێت هەڵسەنگێنرێت. هاوکاتبوونی ئەم دوو جوڵەیە نیشان دەدات کە تووڕەیی گەشتی سەبارەت بە سیاسەتی ئیعدام و سەرکوت گەیشتوتە قۆناغێکی تازە. بنەماڵەکان بە هەڵگرتنی وێنە و پلاکاردەکانیان بە ناوەڕۆکی ژیان مافە ئیعدام ڕابگرن داوای وەستاندنی دەستبەجە حکومەکانی مەریان کرد. یەکێک لە بەشداربووان وتوویەتی زیاتر لە 1500 ئینسان لە قزل حەسار لە لێواری مەرگدان. ئێمە هاتوین تەنیا بڵین بەسە، بڵێ ئیتر بەسە. بۆیە بە ئەنجام گەیاندنی حکمی هەڵەوەشانەوەی سزای نامرۆڤانەی ئیعدام ئەم داوایە دەبێت لەوە زۆرتر جەباوەری بێتەوە تا ماشینی کوشتار ئینسانەکان کۆتایی پێبێت. ئەو کات کە ماشینی مەرگ و سەرکوت کۆتایی پێهات ئەو کات مەرگی کۆماری ئیسلامی مۆسۆگەر دەبێت چۆن ئەم دەسەڵاتە مانەوەی خۆی بە مەرگ و سەرکوت بەسوێتەوە. خاک این گندم تو خیابونه خوشه خشم من و تو تشنه بارونه حق ما کم نیست زانوی غم نیست قلب ما که دور از هم نیست دنیای تازه این یه آغازه پنجره تا رویا بازه یا همه با هم همه تنها بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب ما که بیداریم تا فردا آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما. بەڵێ بینەرانی خۆشەویست نامەیەکمان هەیە لە کاک خالقەوە کە بۆی نووسیوین ئەعدامکردن لە پێکاتەی سیاسی کۆماری ئیسلامیدا ئامرازێکە لە خزمەتی پاراستنی دەسەڵاتی چینی حاکم و کۆنتڕۆڵکردنی هەر دەنگێکی ناڕازی.
ئەدامکردن لە کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی دەی 60ەوە تا ئێدامکردنی گەنجانی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی 1401 و تا لە سێدارەدانە ڕۆژانە یەکان کۆڵەکەی پشتی سیستمێکە کە لەسەر ترساندن و مەرگ بنیاتنراوە. کۆماری ئیسلامی بە پشبەستن بە هەمان ماشێنی مەرگ کۆمەلگا بەرەو بێدەنگی و تەسلیم بوون دەبات. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە بە پێچەوانەی ئەم تەقەلایە لە ناوەی زیندانەکانەوە تا شەقامەکان دەنگەکانی بەرگری و ناڕەزایەتی ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە بەرفراوان بووندایە. مانگرتنی زیندانیانی قزل حسار لەم مانایەدا نەک تەنها جوڵەیەکی ناڕەزایەتی بەڵکو دەرخستنی خەباتێکی مرۆیی و ئازادی خوازانەیە لە دڵی یەکێک لە درۆندترین ناوەندەکانی سەرکوتدا لە ڕژیم ئیسلامیدا. هەر بۆیە ئەم ناڕەزایەتیە نەک تەنها داواکاریەکی مرۆیی بەڵکو بانگەوازێکی سیاسیە بۆ هەموو هێزە پێشکەوت و شۆڕژگێڕەکان بۆ بەڕەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی مەرگ و تاوانی کۆماری ئیسلامی. بڵێ بزوستنەوەی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان کە لە ناو زیندان شکلی گرتووە ئێستا لە پەیوەندی لەگەڵ مانگرتنی زیندانیانی قزل حەساردا مانایکی تازە و ڕیشەی تری وەرگرتووە. مانای یەکگرتن لە بەرامبەر دەستگای کوشتاری کۆماری ئیسلامیدا. بەڵام ئەم یەکگرتنە نابێت لە ئاستی هاوسۆزی و بەیان نامە ناڕزایەتیەکاندا بمێنێتەوە. بەڵکو دەبێت بگۆڕدرێت بۆ هێزێکی ڕێکخرا و کۆمەڵایەتی کە بتوانێت ڕژیم لە گۆڕەپانە سیاسی ئابووری و نەدەوڵەتیەکاندا زۆرتر لەوەی کە هەیە ڕسوا بکات. ئەم مانگرتنە کردەوەیکی ئازایانە و گەشاوەیە لەلایەن زیندانیانی بەندکراوەوە و پێویستە تەواوی پشتیوانی و هاوپەیوەندیمان لەگەڵ ئەوان و خانەوادەکانیان دووپات بکەینەوە. لە سێدارەدان نەمافە و نەبەرگری کارە بەڵکو تەنها ئامرازی تیرۆری دەوڵەتی و بەردەوامی دەسەڵاتی چینایەتی وایە. خەبات دژی لە سێدارەدان بەشێکە لە تێکۆشانی بەرینتر دژی سرمایه‌داری و دیکتاتۆریەتی ئاینی. بەبێ شکاندنی بناغەی مادی و چینایەتیەکانی ئەم سیستەمە پەتی سێدارەش ڕێگای وەستاندنی هەردەمێنێتەوە. لە سێدارەدان لە ڕێگای شۆڕشی کۆمەڵایەتی و یەکگرتنی هەموو هێزە چەوساوەکانەوە تێدەپەڕێت. مانگرتنی زیندانیانی قزل حەسار دەبێت بگۆڕدرێت بۆ هاوارێکی کۆمەڵایەتی، هاوارێکە لە دیوارەکانی زیندان بپەڕێتەوە و لە هەر کارگەیەک زانکۆیەک گەڕەکێک و شەقامێکدا دەنگ بداتەوە. ئەم هاوارە دەبێت نەک تەنها دژی لە سێدارەدان بەڵکو دژی تەواوی سیستمێک بێکە مەرگ بەرهەم دەهێنێت، ئەویش کۆماری مەرگ و تاوانی کۆماری ئیسلامیە. هەڵبەت ئەوەش بڵێن کە ڕەنگە وەک خۆشتان ئاگادارن ڕۆژی یەکشەممە زیندانیەکانی قزل حەسار دوای 7 ڕۆژ مانگرتن کۆتاییەکی کاتیان بە مانگرتنەکەی خۆیان هێناوە. ئەلبەت ئاماژەمان پێکرد لە ئەوڵەوە کە لەبەر گرنگی ئەم بابەتە وە لە بەرەو نامانێک کە ئێوەی ئازیز بۆتان ناردبووین ئەوانەمان لە بەرنامەی ئەمڕۆماندا هێنابوو. وەلی 7 ڕۆژ دوای ئەم مانگرتنە کۆتاییان بە مانگرتنی خۆراک هێنا. بەم جۆرە بەرپرسانی دادوەری ناچار بە پاشەکشە بوون و بەڵێنی ڕاگررتنی کاتی لە سێدارەدانەکان و گەڕانەوەی 6 زیندانی لە ژووری تاکە کەسی ئەمە نیشانەیەکی ئاشکرای کاریگەری ئەم ناڕزایەتیە بێوێنەیە بوو. بەیانی ڕۆژی یەکشەمە 27 ڕەزبەر 6 زیندانی کە پێشتر بۆ جێبەجێکردنی حکمی ئێعدام گواستراونەتەوە بۆ قەرەنتینە و ژووری تاکە کەسی ئەوانە گەڕێنراونەوە بۆ بەندەکانی. سەرچاوەکانی ناوەوەی زیندان پژڕاستیان کردێتەوە کە ئەم هەنگاوە دوای زیادبوونی فشارەکان لە ناو زیندان و دەرەوەی زیندان و نیگەرانیەکان سەبارەت بە باری جەستەیی مانگرتووەکان ئەنجام دراوە. بۆیە بەم جۆرە زیندانیەکانی قزل حەسار ڕایانگەاندووە کە ئەوانیش بە شێوەیەکی کاتی و بۆ دانی دەرفەت بە جێبەجێکردنی بەڵێنەکانی بەرپرسان کۆتایی بە مانگرتنی خۆراکیان دەهێنن. هەروەها جەختیان کردەوە کە ئەگەر بەڵێنەکان جێبەجێ نەکرێن ناڕەزایەتی دووبارە بە شێوەی بەرفراوانتر دووبارە دەست پێ دەکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست لەم بەشی بەرنامەکەماندا نامەیەکمان هەیە لە کاک فەرهاد کە پرسیارێکی تیا وەڵام دەداتەوە. دەڵێت ڕێبەرەکان چۆن دروست دەبن؟
دەڵێت لە دنیای سیاسەتی مۆدێرندا سەرکردەکان تەنها لە دڵی مێژووەوە لە جەرگەی خەباتی سیاسی و چینایەتی لەدایک نابن، بەڵکو لە ڕێگای پرۆسەیەکی ئالۆزەوە دروست دەبن کە سیاسەت و میدیا و دەروونناسی و بەڕێوەبرن و ئابووری ڕۆڵی گرنگی تیا دەبینن. ئەمڕۆ ڕابەر و سەرکردەکان بە وردی ئامادە دەکرێن و دەخرێنە بازاڕی سیاسەتەوە، هەروەک چۆن براندەکان لە بواری ئابووریدا دروست دەکرێن. بەڵام سەرەتا بابزانین بیرمەند و فیلسوفەکان لەبارەی سەرکردە و هونەری سەرکردایەتی چیان وتو؟ بڵێ لە مێژوودا فەیلسوفەکان گرنگیان بە سەرکردە و سەرکردایەتیەکان داوە. ڕای جیاوازیان لەبارەی سەرکردە هەبووە. ئەفلاتون لە کتێبی جمهوردا پاشاکان بە سەرکردەی نمونەی دەزانێت. پێی وایە ئەوان خاوەنی حکمەت و زانستن، دەتوانن دەوڵەت بەڕێوە ببن. ئەرەستوش لە کتێبی سیاسەتدا سەرکردایەتی بە پەیوەندی نێوان سەرکردە و کۆمەلگا بەسوێتەوە. سەرکەوتنیشی پەیوەست کردووە بە چاکە ئەخلاقیەکانی وەک بوێری، دادپەروەری و حکمەتەوە. هەروەک دەڵێت سەرکردەیەکی باشە و کەسەیەکە بەرژەوەندی گشتی دەخاتە سەروی بەرژەوەندی تایبەتی خۆیەوە. نیکۆلۆ میکلافیلی لە کتێبی شەهریاردا دەڵێت سەرکردایەتی زیاتر پرۆسێکی پراکتیکیە، نەک پرۆسێکی ئەخلاقی. ڕەنگە سەرکردێکی کاریگەر هەندێک جار بۆ پاراستنی دەوڵەت پێویستی بە فێڵبازی و هێز هەبێت. ئەماژەش بەوە دەکات کە ئامانجی سەقامگیری دەوڵەت ڕەوایەتی بە ئامرازەکان دەدات. جان جاگ ڕۆسۆ لە کتێبی پەیمانی کۆمەڵایەتیدا ڕای وایەکە سەرکردایەتی دەسەڵاتێکی ڕەها نییە، بەڵکو گزارشکردن لە ئیدارەی لە ئیرادەی گشتی خەڵک. سەرکردەی شەرعیە و کەسەیەکە گزارش لە ئیرادەی کۆمەلگا دەکات و خزمەتی بەرژەوەندی گشتی ئەکات. بەڵێگەر لە ڕووی مێژوویەوە باسی لێیەکات کە زۆربەی سەرکردە گەورەکان لە قەیرانە ئاڵۆزەکاندا لەدایک بوون، وەک ئەبراهام لینکۆڵن کە لە گەرمەی شەڕی ناوخۆی ئەمریکادا وەک سەرکردەیەکی نەتەوەی دەرکەوت، وڵاتی پاراست و بڕیاری ئازادبوونی کۆیلەکانی ڕاگەیاند. وێنستۆن چەرچیل کاتێک بەریتانیا لە بەردەم مەترسی داگیرکاری نازیەکاندا بوو، چەرچیل لە دۆخێکی زۆر سەختدا وەک سەرکردەیەکی گەورە دەرکەوت و لە وتارێکی مێژوویدا کە وتی خۆ بەدەستەوە نادەین. وڵاتەکەی پاراست و لە شەڕی جیهانی دووەمیشدا سەرکەوتن. یان ببورنیان نێلسۆن ماندێلا چەندەیەک لە دژی ڕەگەزپەرستی خەباتی کرد. دوای 27 ساڵمانەوەی لە زیندان کە ئازاد بوو دەستی بۆ ئاشتبوونەوە درێژ کرد و تۆڵەی لە نایارەکانی نەکردەوە، هەرچەندە بۆ خۆی لە دڵی ستەم و قوربانیداندا لەدایک بوو. لە فەڕەنساش شاردیگۆل ساڵانێکی زۆری لە تاراوگا بۆ بەرگریکردن لەسەر بەخۆی فەڕەنسا بەسەر برد. دژی نازیەت تێکۆشا و دوجار وڵاتەکەی ئازاد کرد. ئەویش لە ناودڵی بێهیوایی و بێنیشتمانی لەدایک بوو، بۆیە هیوا و ئازادی بۆ میلەتەکەی گەڕاندەوە. بڵێ کاک فەرهادی لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ لە سەردەمی هاوچەرخدا لە ڕۆژاوە بە تایبەتی ئیتر سەرکردایەتیکردن و دروستبوونی سەرکردەی کاریگەر بەڕێکەوت دەرناکەوێت، بەڵکو بەرهەمی کارێکی ڕێکخرا و دامەزراوەیە. پارتە سیاسیەکان لەگەڵ تیمەکانی ڕاوێژکار و پسپۆڕانی پەیوەندیە گشتیەکان و مێدیا بوونەتە ئەو تاقیگەیە کە کەسایەتی سەرکردەکانی تیادا دروست دەکرێت بۆ ئەوەی لە کاتی پێویست و گونجاودا دەربکەون و بێنە سەر شانۆی بازاڕی سیاست. بازمون دەرکەوتووە بەتەنیا کاریزما بوون بەس نییە بۆ ئەوەی سەرکردەیەک بەرەو پێش هەڵبکەوێت. ئەمڕۆ مێدیا ئەو سەکۆ ڕاستەقینەیەکە کەسایەتی سیاسیەکان لە سەریزا خۆیان نمایش دەکەن. ئەوە مێدیایەکە وێنەی سەرکردەیەک لە ناخی هۆشیاری گشتی خەڵکدا دروست دەکات، بەو شێوەیە ئەو وێنە جوانەیە کە لە ڕابرێک خۆیان مەبەستیانە بگاتە جەماوەر. لە سایەی کاناڵە ئاسمانیەکانی تەلەڤیزیۆن و پلەتفۆرمەکانی سۆشیال مێدیا سیاسەتمەدارێکی نادیار دەتوانێت لە شەوێکدا ببێت بە ئەستێرێکی سیاسی دیار بە مەرجێک و وێنە و گوتارەکانی بە شێوەیەکی زیرەکانە کاری لەسەر کرابێت. مێدیاکان تەنیا ڕووداوەکان باس ناکەن، بەڵکو بوونەتە هاوبەشێک لە دروستکردنی هێما و سمبۆلەکان و داڕشتنی هۆشیاری سیاسی. لە پێش هەموو سەرکردەیەکی سەرکەوتوو تیمێکی پسپۆڕ لە بواری مێدیا و پەیوەندیە گشتیەکان هەیە کە لە دنیای ڕۆژاوادا بە ئەندازیاری وێنە ناسراون. ئەوان ناسنامەی گشتی سەرکردەکە لە قاڵب دەدەن، چۆن قسە دەکات، چ جل و بەرگێک دەپۆشێت، کەی دەردەکەوێت، چ پرسێک بخاتە ڕوو. شارەزایانی پەیوەندیە گشتیەکان کار دەکەن بۆ ئەوەی ڕوخساری سەرکردەکەیان بۆ نمونەیەکی جوان و ئیلهامبەخش بگۆڕن.
لە ڕێ بەکارهێنانی ئەمڕازەکانی ڕێکلام و بازرگانی سیاسی و زمانی سۆزداری و گێڕانەوەی چیرۆکی ئەفسوناوی لەبارەی باگراوەندی ژیانی سەرکردەکان کە چۆن بە قۆناغە مێژوویەکانی خەبات و ئازاری میلەتەکەی تێپەڕیوە لە پێناوبەدیهێنانی خەون و هیواکانی گەل. لە سەردەمی ژیری دەستکرد و تەکنەلۆژیای گەیاندن و وێنەسازیدا بە بازاڕیکردنی ڕابەر و سەرکردەیەک جیاوازی نییە لەگەڵ بە بازاڕیکردنی هەر بەرهەمێکی سەرکەوتوو. دروشمێک و ڕەنگێک پەیامێک و چیرۆکێک هەیە کە پێکەوە مارکەی کەسی سەرکردە دروست دەکەن. وەڵە زۆر جار سەرکردە وەک فریادراز یان چاکسازی خواز یان پارێزەری بەهانەتەوەیەکان وەسف دەکرێت. چیرۆکێکی بۆ هەڵدەبەسن کە نمونەی نییە و بەدیلی نییە. زۆر جار لە میدیای ئاراستەکراوی حەزب و حکومڕانان و بەشان و باڵی سەرکردەکانیاندا دەڵێن کە ئەو پیاوە سادەیە توانی بەسەر ناخۆشیەکاندا زاڵ بێت یان ئەو خەباتگێڕەی کە سەرەڕای هەموو فشارەکان خۆڕاگر بوو بڕواکانی ناگۆڕێ یان ئەو سەرکردەی کە بۆتە مای چارە سەرکردنی کێشەی میلەت. ئەم جۆرە چیرۆکانە شتێک لای خەڵک دروست دەکات کە پێی دەوترێت سیمبۆلیزمی سیاسی. ئەمە شەرعیەتی سۆزداری بە سەرکردە دەبەخشێت کە کاریگەری زۆر لە گوتارە ڕاستمیەکان زیاترە لە نێو کۆمەڵگادا. سەرەڕای هەموو تەکنیکەکانی بە بازارکردن و بانگەشەی میدیایی جیاوازی نێوان سەرکردەیەکی ڕاستەقینە و سەرکردەیەکی بەرهەمهێنرا و زۆر ڕوونە. سەرکردەی ڕاستەقینە و کەسەیە کە لە دڵی خەباتی سیاسی و چینایەتی بارهاتووە و پەروەردە بووە، خاوەنی پرۆژەیە، بە ویژدانە و بوێری بڕیاردانی هەیە. لە بەرامبەردا سەرکردەیەکی دەستکرد بەرهەمی هەڵمەتێکی میدیایی درەوشاوەیە کە لە یەکەم تاقیکردنەوەی ڕاستەقینەدا بە خێرایی بریقەکەی کاڵ دەبێتەوە. دوجار تەنیا ئەو کەسانە لە مێژوودا بە زیندوی دەمێنەوە کە بەڕاستی لەگەڵ خەمی ڕۆژانەی هاوچارە نووسانیان بوون، چون خۆیان دەردوازارەکانیان چێشتووە لە ململانەی سیاسیدا بوونەتە جێگەی باوەڕ و متمانەی جەماوەر. نەگەوانێک کە وێنەکەیان لە ستۆدیۆکاندا دروست کراوە و کەمپینەکەیان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەرمانگەکانی پەیوەندە گشتیەکانەوە بەڕێوە دەبرێت. لەم سەردەمەدای تر بە ڕێکۆت سەرکردە دروست نابێت. ئەم بابەتە بۆتە زانست و هۆنەر و وەبەرهێنانی سیاسی لەسەر دەکرێت. بەڵام گرنگترین پرسیار ئەوەیە ئایا مێدیا دەتوانێت سەرکردێکی ڕاستەقینە دروست بکات کە بناغێکی ئەخلاقی نەبێت و خاوەنی کاریزمایەکی خۆڕسک و پرۆژێکی چاکسازی و نیشتمانی نەبێت؟ ڕەنگە مێدیا تەماوەیەک بتوانێت کەسێک وەک سەرکردە وێنا بکات، بەڵام ئەگەر توانە و بەهرەی لەو بوارەدا نەبێت ناتوانێت ڕۆحی سەرکردایەتیەکی ڕاستەقینەی تێدا بخۆڵخێنێت. میلەتێکە بە دوای سەرکردەیەکی ڕاستەقینەدا دەگەڕێت ئەوەندەی پێویستە دیدێکی دڵسۆز و باوەڕێکی قوڵی بەزەهاتوو هەبێت. پێویستی بە درەوشانەوەی بەردەم کامێرامان نییە. سەرکردەی ڕاستەقینە بە مێدیا دروست نابێت، خۆی بە دوای پۆست و دەسەڵاتدا ناگەڕێت، بەڵکو دەسەڵات پێویستی بەو کەسە هەیە. ئەو سەرکردەیە کە خاوەنی بیرکردنەوە و حکمت و تێڕوانینێکی قوڵ و دووربینیە خوێندنەوەی بۆ ئایندە هەیە. لە ناخۆشترین دۆخەکاندا دەبێتە فریادڕەس و خاڵی کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان و بە گەشتبینیەوە هیوا بە دڵی ملت دەبەخشێت. مسارولای کردستانا مسار چرای گشترانا مسارولای کردستانا مسار چرای گشترانا آوینین هنای شورش مساجین ای گشتیانا مساجین ای گشتیانا مسای ما جماورا مسای ما جماورا مسا شقامی سنگرا مسا شقامی سنگرا مسا کانی تسلمگا
مەساکانی ترسڵ مەکە دەیدەی دوژمن بۆ دارەوە مسای ما جماورا مسای ما جماورا مسا شفامی سنگرا مسا شفامی سنگرا نمالله کشمناوی مسارولای کردستانا مساچرای گشترانا مسارولای کردستانا مساچرای گشترانا آینجین همه شده مساجین ای گزیهانا مساجین ای گزیهانا چاوانم بەشە لە بەرنامەکەماندا باسەکەین لە نەوەیەکی تازە لە ئێستای جیهاندا کە هەروەک دەبینین لە مانگەکانی ڕابردوودا شەقامەکانی چەند وڵات شایدی ئامادەبوونی نەوەیەکی تازە لە ناڕازیان بوون لە ماداگاسکار و مەغربەوە بگرە تا نپاڵ پێرۆ و فیلیپین شەپۆلێک لە ناڕازایەتیە جەماوەریەکان شکڵیان گرتووە کە زۆربەی بەشداربوانی لە جوانان و گەنجانی لەدایکبووی سێدەی ڕابردوون ئەندامانی ئەم نەوەیە کە لە فەزای مەجازیدا بە نەوەی زێد ناسراون بە بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان تووڕەیی و ناڕەزایەتی خۆیان لە گەندەڵی هەژاری بێکاری و نایەکسانی هێناوەتە سەر شەقامەکان ئەم بزوتنەوانە هەرچەندە لە وڵات و کشوەری جیاوازدا ڕوویانداوە بەڵام لە دروشم و داواکاریەکاندا لێکجوونی زۆریان هەیە ئازادی دادپەروەری شەفافیەت و دژی گەندەڵی و بۆ داهاتوێکی باشتر بۆ گەنجانە بەڵێ لە هەندێک وڵاتدا ناڕزایەتیەکان هەرچەند بەرەو ڕووی تونند و تیژی کێشاون و دەیان کەس گیانیان لەدەستاوە لە هەندێکی تردا حکوومەتەکان لە ژێر فشاری خەڵکدا هەڵوەشاونەتەوە یان سەرۆگوەزیرەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە شەپۆلێک کە زۆر کەس بە نیشانەی دەستپێکی وەرزێکی تاسە لە سیاسەتی جیهاندا دەیبێنن وەرزێک کە تیادا نەوەی دیجیتال بە دەنگێکی بەرزتر لە هەمیشە لە بەرامبەر دەسەڵاتی نەریتیدا وەستاوە هەر لەم پەیوەندیەدا هاوڕێی نەرگس لە نامەیەکدا نووسیویەتی لە ئێرانەوەی زێت بە ژن ژیان ئازادی سەرکەوتنێکی مێژوویان بەدەستێنا سەرکەوتنێکان نەک لەسەر کاغەز بەڵکو لە ژیانی ڕاستەقینەی خەڵکدا دەبیندرێت ئەوان نیشانیاندا کە دەتوانرێت هێڵە سوورەکانی حکوومەت تەنانەت لە سەختترین دۆخی سەرکودا بشکێندرێت بەڵێ هاوڕێ نەرگس لە درێژەدا دەڵێت کە ئەگەر ئەم نەوەیە بتوانێت دەستبوونەکانی بگوازێتەوە بۆ بیرەوەری کۆمەڵایەتی و لەسەر بنەماکانی وەک ئازادی ژیانێکە کەرامەتی مرۆیی و مافی سەرەتایی تیادا سەقامگیر بکرێ و لە کۆتاییدا ببێتە هۆی ڕوخانی کۆماری ئیسلامی ئەو کات دەتوانین بڵێن کە نەوەی زێت تەنها نەوەی سەرکەوتووی ئێران دوای شۆڕش دەبێت نەوەیەک کە نەک تەنها ناڕزایەتی دەربڕی بەڵکو ژیانی لە نوێ پێناسە کردەوە و ئێستا کە 3 ساڵ بەسەر کوشتنی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکردنی بزوتنەوەی ژن ژیان ئازادی تێدەپەڕێت دەتوانین بە جورئەتەوە ئەوە بڵێن کە بزوتنەوەی ژینا لە کورتترین کاتدا بووە گەورەترین چاڵنج بۆ کۆماری ئیسلامی دوای شۆڕشی 1357 بە پێچەوانەی بۆچوونی چاوەدێرانی کورتبین
کە بە بزوتنەوەیەکی کاتیان دەزانی ئەم بزوتنەوەی لە ناخی کۆمەلگادا نفوزی کرد و ملیێنەها لە خەڵکی لەو ڕێگەیەوە ئازاتی مەدەنی فێربوون، زمانێکی سیاسی تازەیان دۆزیەوە، هاوپەیوەندی نوێیان ئەزمون کرد و گێڕانەوەیان لە مۆنۆپۆلی حکوومەت دەرهێنا بە پێچەوانەی ناڕزایەتەکانی هەژدەی تیری 1370 زاینی ببورن هەتاوی کە بزوتنەوەی سەوزی ئیسلاح تەڵەبان 1388 یان دەیمانگی 1396 و ئابانی 98 کە سەرکوت کران بەبێ ئەوەی دەرەنجامێکی بەرچاویان لێ بکەوێتەوە. بزوتنەوەی ژینە جیاواز بوو. ئەمجارە گۆڕانکاریەکی ئاشکرا و حاشا هەڵنەگەر ڕوویدا. حجاب لە زۆرە ملێ گۆڕا بۆ هەڵبژاردن. ژنانی ئێران بەبێ فەرمانیانی یاسا ئەم هێڵە سوورەی حکوومەتیان شکاند. ئەمڕۆ ئامادەبوونی ژنانی بێحجاب لە شەقامەکان، میترۆ، زانکۆ، بانک و تەنانەت لەسەر مۆتۆرسیکلێت کارێکی ئاساییە، نەک بەرهەمی بڕیارنامە و بەخشنامە، بەڵکو و دەرەنجامی ناڕەزایەتی تاکە کەسی و ئەزمموی کۆمەڵایەتیە. ئەم گۆڕانکاریە تەنها لە گۆڕەپانی گشتیدا نەوەستاوە، خێزانەکانیش وەک یەکەم ناوەندی کۆنتترۆلی کۆمەڵایەتی گۆڕاون، فشاری نەریتی لەسەر کچان سوکتر بوو و نەوەکۆنەکان بە وردە فێر بوون کە هەڵبژاردننی ژن دەبێت ڕێزی لێ بگیردێت. ئەم مەشقە بچووکەی دێموکراسی لە ماڵەوە دەستی پێکرد و بۆ کۆمەلگا باڵی کێشە. کۆمەری ئیسلامی هەوڵی دام شکستە بشارێتەوە بە پرۆژەی عیفەت و حجاب سەرانەکان، گەشتە شەقامیەکان و هەڕەشە بەردەوامەکان، بەڵام هەموو ئەم هەوڵانە بێ ئەنجاممانەوە. حکوومەت دەقیقە لەو شوێنەدا پاشەکشەی کرد کە بە هێڵی سووری دەزانی. ئەمڕۆ ناچارە وا دەرکەوێت کە هەرگیز سەختگیر نەبووە. ناکۆکی ئاشکراکان لە بەکارهێنانی دەستەواژەی شەهیدانی بێحجاب دوای شەڕ لەگەڵ ئیسرائیل تا پەنابردن بۆ سەرکوتی مەجازی لە جیاتی بەرەنگاری ڕاستەوخۆ وێنەیەکی ڕوونە لە خەیرانی شناسی دەسەڵات. ژەنجیان ئازادی مرۆیترین بزوتنەوەی ئێرانیەکان بوو دوای شۆڕش، بزوتنەوەیەک بۆ ژیان. خەڵک لە مردن ژیانیان دروست کرد، لە خەمەوە هیوا و لە هیچەوە زۆر. ئەگەر حکوومەتێک هێشتا دوای 3 ساڵ لەبەر یەک تاڵی قژ شەوان خەوی لێزراوە، ئەمە مانای ئەوەیە کە ئەو تاڵە قژە لە هەر بۆمبێک بۆی مەترسیدارترە. سێمین ساڵیاد یەم بزوتنەوەی نەک تەنها کاتێک بۆ شیوەن بەڵکو دەرفەتێک بوو بۆ جەژنگرتنی سەرکەوتنینەوەیەک. هەنگاوی داهاتوو چییە و چۆن دەتوانرێت سەرکەوتنی ئەم بزوتنەوەیە دووبارە بکرێتەوە؟ هەروەها ئێران لە ژنجیان ئازادی چی فێر بوو؟ ئایا لەو ڕۆژەی نەوەی زێد دووبارە هەڵدەستێتەوە ئێران پشتیوانیان دەبێت؟ ئایا نەوەی زێد لە ژیناوە فێر دەبێت و دەبێتە تاکەنەوەی سەرکەوتوو ئێران دوای شۆڕش؟ شب با درد سرخوابیده بود، ماه آبان بود و سر در خوابش آتش ها دیده بود، شعله های خشم و درد. وقتی از خواب برخاست دید صدها تن را در کنار، انگار هنوز خواب بود، عاشقی شد بیدار. هر جا
دستش بر جیبش زنجیر بود، کوچه ها مثل زندان. وقتی که دستش را مشت کرد، شلیکی شد ناگهان. چشماش رو به آسمونه، کاغالش آتش بشونه. در خیابان‌ها، در میدان‌ها، صدها لاله غرق خونه. شاید این بار آخر است، با لوله‌ای که در سر است. به جهان گوید باور یارش بلایی را که دیگر است. آزاد است و برابر است، 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 آزاد است و برابر است. ئەم مانگانەی دوایی پاش ژەنگی 12 ڕۆژە بۆ کۆماری ئیسلامی بووە بە قۆناغی پێناسەکردنەوەی هاوسەنگی هێز لە ناوخۆ، هەر بۆیە بەرەو بەرتەسکردنی زیاتری دەسەڵات و سیمایەکی توند و تێژ ئاراستەیەک گرتووە. بەرپرسان تەنانەت لە بەرخۆشیان ئێرادەی گفتوگویان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی نییە، چۆن نەدەیانەوەی شکستە سیاسی و سەربازیەکانی خۆیان لە 2 ساڵی ڕابردوودا قبول بکەن و نە ئەگەری گۆڕانکاری بۆ قەبارەی دەسەڵاتی خۆیان بە گونجاو دەبینن. لەم بارودۆخەدا سەرەکی ترین ئەولەویەتی دەسەڵات بۆ پێناسەکردنەوەی هاوسەنگی هێز لە ناوخۆدا زیاتر لە جاران ئەمنیەتیکردنی هەموو شتێکە. میلیتاریزم بەسەر فەزای سیاسیدا زاڵتر بووە و بڕیارە گەورەکان لە دامەزراوە ئەمنیەتیەکان و سپای پاسداران چڕتر بوونەتەوە. سیاست زیاتر لە جاران بۆ تۆڕە داخراوەکان و ناوەندی بەرپرسیارەتیەکان گواستراوەتەوە. بەڵێ لە ماوەدا سزای ئەعدام و حکومە قورسەکانی دەستگای گەندەڵی قەزایی زۆر زیاد بوون. کۆنتڕۆڵی دیجیتاڵی بەسەر فەزای تۆڕە کۆمەڵایەتیەکاندا فراوان بووە. زیاتر لە جاران جەخت لەسەر مەترسی نفوزی دوژمنی دەرەکی بۆتە ئامرازی ئەم سیاسەتە بووە فەزای شەڕ بەردەوام ڕادەگرن. ئەم مۆدێلە دەتوانرێت وەک بەڕێوەبردنی قەیرانی درێژخایەندا بدرێت، شێوەیەک لە حکومڕانی کە تیایدا سەقامگیری نەک لە ڕەزامەندیەوە بەڵکو تێکەڵەیەک لە کۆنتڕۆڵ چاندنی ترس و چاوەڕوانی بەدەستێت. پاش کۆتایی شەڕی 12 ڕۆژە و جێبەجێکردنی میکانیزمی ماشە دەسەڵات ڕوبەڕووی کێشە ناوخۆیەکان و کەم و کۆڕی ئابوووریەکان و ناکۆکیە سیاسیەکان بووەتەوە. لەبەرەوە کۆماری ئیسلامی تەرکیزی خۆی لەسەر 2 تەوەر زیاتر لە جاران کردووە: ئەمنیەت و کۆنتڕۆڵی ئابووری. پێدەچێت ئەم 2 تەوەرە ئەمڕۆ بنەمای سەرەکی مانەوەی سیستمی سیاسی بن و دامەزراوەکانی ترش لە میدیاوە تا پەروەردە و هیتر هەمویان لەسەر بنەمای ئەوان پێناسەکراونەتەوە. بواری لە بواری ئەمنەتیدا ببرن لە بواری ئەمنیەتیدا هەروەک باسکرا سیاسەتی سەرکوت چڕتر کراوەتەوە کە خۆی لە ژمارەی بەرزی ئەدامەکان و دەستگیرکردنەکان و حکومە قورسەکانی ئەم ڕۆژانەی دەستگای قەزایدا دەبینێتەوە. لە لایەکی ترەوە دامەزراوە ئەمنیەکان خۆیان لە جێگەی ڕێخری پەیوەندە کۆمەڵایەتیەکان داناوە. چاوەدێری دیجیتاڵی، کۆنتڕۆلی فەزای گشتی، بە جەختکردن لەسەر بوونی شەڕی میدیایەوە، فراوانکردنی پلانەکانی پۆلیس لە قوتابخانەکان نیشانەکانی ئەم گۆڕانکاریانن لە ئێستادا. لە هەمان کاتیشدا هێنانە گۆڕی بابەتی حیجاب نیشانەیەکە لە گۆڕینی ئەولەویەتەکان تا ناڕەزایەتی گشتیش بەو شێوەیە بتوانن لە ژێر کۆنتڕۆڵی خۆیاندا بگرن. بڵێ لەم حاڵەتانەدا سنووری نێوان دامەزراوە ئەمنی و سیاسیەکانیش نەماوە و زۆرێک لە بڕیارە ڕۆژانەکانی سیستەمی حاکم لە فیلتری دامەزراوە ئەمنیەکان وەک ئەنجومەنی باڵای ئەمنیەتی مەلی تێدەپەڕن. لە کاتێکدا لە پەرلەمان و حکوومەت باس لە زیادکردنی بودجێ دامەزراوە سەربازیەکان دەکرێت، لە ئابووریشدا سوڕانەوەی بەرچاو دەبیندرێت. لەلایەکەوە ڕۆڵی دەوڵەت وەک دامەزراوەیە کە بەرپرسیارەتی گەشەپێدانی هەیە کەمڕەنگترە لە هەمیشە، وەک چۆن هەندێک لە بەرپرسانی حکومی گوتویانە دەوڵەت تەنانەت دەسەڵاتی بەسەر سەرچاوابووریەکانیشی نییە و هەر بۆیە زیاتر بووە بە میکانیزمێکی دابەشکردنی ئابووری لە نێوان ناوەندە وەفادارەکان بە حکوومەت. ئابووری ئێران بووە بە سیستمێک کە تیادا دەست ڕاگەیشتن بە قەرز، مۆڵەت یان سەرمایە بەندە بە ئاستی متمانەی سیاسی.
هەر ئەم دۆخە دەستی کەسان و دامەزراو ئەمنیەتیەکانی و بەم جۆرە ئابووری بەهێزتر کردووە و دەکات دەرکەوتنی وڵاتیش دەچێتە ژێر کۆنتڕۆڵ. ئۆلیگارگەکان و ئاغازادەکان لەم قۆناغەدان نمونەیەکە لە بارودۆخەکە کە تونترکردنی گەماڕوەکان ئامادەبوونی مەیدانی چالاکیەوانی بەرفراوانتر کردووە. بەڵێ هەروەک باسکرا تێکەڵبوونی دووباری ئەمنیەت و ئابووری نەزمێکی کۆنتڕۆڵتەوەری پێکەناو کە تیایدا دامەزراوە ئەمنیەکان بنکە ئابوووریەکان و پلاتفۆرمە زانیاریەکان وەک یەک شەبەکە کار دەکەن. بڕیارەکان بە ئەولەویەتی ڕەچاوکردنی سەربازی و ئەمنی دەدرێن کە لە دەست وەفاداران بە حکوومەتن. ئەم نەزمە کۆنتڕۆڵتەوەرە کە هەوڵ دەدات کۆمەلگا لە ڕێگەی ڕێخستنی کۆنتڕۆڵ کراو بەڕێوە ببات چ دەستڕاگەشتن بە سەرچاوە ئابووری و چ پەیوەندیەکان و چ دەستڕاگەشتنیش بە زانیاری و گۆڕەپانە سیاسیەکان دەیهەوێت کۆنتڕۆڵ بکات. لە دەسەڵاتێکی وەهادا ئەمنیەت و ئابووری تێکەڵبوون و شێوەیەکی تازەی ملکەچیان پێکێنەوە. ملکەچیەکە لەسەر بنەمای ترس و بڕینی دەستڕاگەشتن بە سەرچاوەی ئابووری شکلی گرتووە. دەتوانین بڵین کە کۆماری ئیسلامی پاش شەڕ لە نەزمێکی وەهادا ڕاوەستاوە. نەزمێکە لە ڕواڵەتدا سەقامگیرە، بەڵام سەقامگیری ئەو پشت بە کۆنتڕۆڵی ئەمنیەتی و ئابووری دەبەستێت، نەک بە ڕەزامەندی. ئەم دۆخە تا بەکەی بەردەوام دەبێت. هەموو ئەزمموی ڕابردوو و هەموو نیشانەکانی ئەمڕۆ پێمان دەڵێن کە ئەم دۆخە کۆنتڕۆڵکراوە ناتوانێت درێژماوە بێت. نەوڵات بە سەرکوت ڕادەگیرێ و نە ئابووری بە دزی بگەندەڵی دەتوانێت وەڵام دەرەوە بێت. کۆماری ئیسلامی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر لە فەوتان و نەمان نزیکتر دەبێتەوە. شازم زیلان بنارینی بیت و حیران بهاران خوش شازم زیلان بنارینی بیت و حیران جوانگی یاران ازن ریران جوانگی یاران ازن ریران ای یار روی یارم بی اوتاری کاروشگارم ای یار روی یارم بی اوتاری کاروشگارم بهار جوانیا کی نماوا چرولا چل بو توروا بهار جوانیا کی نماوا چرولا چل بو توروا لهاوران چی رویداوا اسو اسور هلگراوا هاتا دیداری من سوک سواری لاو یاری من هاخ هاتا دیداری من سوک سواری لاو یاری من لا يشقانا ويا
گوڵی لە دڵانانیژراوە سۆمای چاوی بێنووریمە پەریزادی ڕووسوریمە سۆمای چاوی بێنووریمە پەریزادی ڕووسوریمە لە چاوی بێریە ناو بنوون گوڵی سووری سەرسنگی من گیانە گوڵی هیوایە هەڵناوەرێن 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 لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی سەرسەوزیمە هەر دێوەرزی سەرسەوزیمە لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی وانده نمرم و روژه ببینم هیچی دیم نه هیچ عرضه کنیم لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ تا لە بشینە سەر بابەتێکی تری بەرنامەکەمانە کە سەبارەتە بە ژن کوشتن. بەپێی راپۆرتی ماڵپەڕی دیدەبان لە سێ هەفتەی ڕابردوودا زیاتر لە 10 ژن لە شارەکانی وەک تاران، مەهاباد، نەهاوەند و هەروەها لە بەلوچستان لەلایەن پیاوانی نزیکی خێزانەکانیانەوە کوژراون. ئەوەیە کە هۆکارەکە بە دیاریکراوی چی بووە بە وردەی دیار نییە، بەڵام گومان لەوە نییە کە تاوانی سەرەکی دەگەڕێتەوە بۆ دابوونەرێتی کۆن لە کۆمەڵگا کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک پاڵنەری کەلتورێکی پیاوسەلارانە پشتیوانی لێ دەکات. زۆربەی تاوانباران لەم بارەیەوە پەنا دەبەنە بەر ئەو کۆد و بۆشایی یاسایی کە لە ژێر بیری پیاوسەلاریدا داڕێژراوە تا تاوانی خۆیان بشارنەوە لە ژێرباری بەرپرسیارەتی تاوانەکە دەرباز بن. ئامار و هەواڵەکانی ساڵانی دوایی لەم بارەیەوە دڵتەزێن و بە تەقریب ڕۆژێک نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەواڵی ژن کوشتن بەدەستمێرد یان یەکێک لە ئەندامانی خێزان ڕوبەڕووی نەبینەوە. لە سەرەتای ساڵی 1404ەوە تا 22 گۆڵان نزیکەی 10 ژن لە ئێران لەلایەن پیاوانی نزیکی خێزانەکانیانی خۆیانەوە کوژراون، بەڵام لە سێبەری نەبوونی ئاماری فەرمی لە ڕابردووەوە تا ئێستا دەتوانی بە دڵنیایەوە بەس لە زیادبوونی دیاردەی ژن کوشتن بەراورد بە ساڵانی پێشتر بکەین. بەڵێ لە یەکێک لە حاڵەتە دواییەکاندا کە وردەکاریەکان لە میدیاکان بڵاوکراوەتەوە پیاوێک لە مەهاباد هاوسەرەکەی خۆی بە ناوی شەهلا کوشتووەوە تەرمەکەی بە شەو ناشتووە بۆ ئەوەی تاوانەکەی بشاردرێتەوە. بەڵام لە کۆتاییدا گومانی خێزانەکە و هەڵکۆڵینەوەی گۆڕەکە لە گۆڕستان پەردەی لەسەر ئەم تاوانە لادا. قاتڵی شەهلا پێشتر لە شەهلاجیا بووەوە و لەگەڵ ژنێکی تر هاوسەرگیری کردووە، بەڵام بەم دوایە لە هاوسەری دووەمی جیا بۆتەوە و دووبارە لەگەڵ شەهلا هاوسەرگیری کردبووەوە.
شەهلا گەڕابەوە بۆ ئەوەی بژی و منداڵەکانی دایکایەتی بکات بۆ منداڵەکانی دایکایەتی بکات بەڵام هەم ژیانی خۆی لە دەستا و هەم منداڵەکانی لە هەبوونی دایک بێبەش بوون. ئەم چیرۆکە نمونەیەکە لە گەڕانەوەی قوربانی بۆ ژیانی هاوبەش و پەیوەندی ژەهراوی بۆ چەند جارە، ئەویش لەبەر منداڵەکان یان پێداگریەکانی هاوسەر یان تەنانەت ویستی خودی ئەو کەسە، واتە ژنێک کە چەندین جار تونند و تیژی بەرامبەر کراوە بە هۆکاری جۆرا و جۆر ناتوانێت خۆی لە مەترسیەکە دەرباز بکات. زۆربەی ژنانی ژێر تونند و تیژی بە تایبەتی ئەگەر منداڵیان هەبێت کاتێک لە کۆتاییدا جیا دەبنەوە یاسا سەرپەرشتی منداڵەکان دەداتە باوک. بەم جۆرە ڕوبەڕووی فشاری عورفی لەلایەن کۆمەلگاوە دەبنەوە لە پاڵ داغی ژنی تەلاق دراو بە دایکێک ناو دەبرێن کە منداڵەکەی خۆی بەجێهێشتووە. شەهلا چەندین جار لە تونند و تیژکارەکەی ڕایکردبوو و چەندین جار هەوڵیدا بوو کە خۆی وەک ژنێکی سەر بەخۆ جێبخات، بەڵام هەمیشە ڕوبەڕووی نکۆڵی خێڵ و خێزان بووەتەوە، شتێک کە ژنان ئەمڕۆ زۆر لەگەڵی بەرەوڕوون و شەهلاش بە توندی لەگەڵ ئەم بابەتە ڕوبەڕوو. ئەم گرژیە بۆ ڕادەیە بوو کە ئەو دوو جارگەڕایە بۆ هەمان ژیان، ئەو بەهۆی کەلتوری سەخت و دڵڕاق چەندین جار شوێنی ژیانی خۆی گۆڕی، لە نوێوە دەستی بەکار کرد، پاشەکەوتی کرد، بەڵام بە پێی قسەی نزیکەکانی لەلایەن خێزانی مێردەکەیەوە ئازاردرا و بەرتانە و تەشەرکەوت و لە کۆتاییدا بەو هۆیە کە ژنێکی سربەخۆ بوو کە لە ڕوانگەی هەمووانەوە بە ژنی تەلاق دراو ناودەبرا گەڕایەوە بۆ شوێنی ژیانی خۆی کوژرانی خۆی. چیرۆکی شەهلا ئاڵۆزی سەیری تایە، ژنێکە کاری دەکرد و لە بەیانی زۆر زوو تا نزیکەی کاتژمێ 3 پاشنیوەڕۆ لە کارگەی پاکەتکردن کاری دەکرد. قسەکردن لەسەر کێشەکانی پەیوەست بەم ژنە مەهابادیە بەڕادەیەک ئازاردەرە کە تەنیا لە دڵڕەقی کەلتوری دووەکەوتوانە و بێ بەزەیانە دەوەشێتەوە کە بەداخەوە لە کۆمەڵگە ئێمەدا بنبڕ نەکراوە و جاروبار لێرە و لەوێ جنایەتی ئاوا سامناک دەخڵقێنێ. بێگومان شەهلا ژیانی زۆر خۆشویستووە، خۆشەویستیەکە بردیە دۆڵێکی بێگەڕانەوە، خۆشەویستیەکە لەگەڵ بیر و بۆچوونی پیاو سالاراندا نامەبوو، سەلامەت و ئەمین نەبوو و ئاخرەکەی بوو بە قوربانی هەمان کەلتوری دووەکەوتوانە. بە پێی قسەکانی نزیکەکانی شەهلا تەنانەت داهاتەکەی خۆی خەرجی منداڵەکانی کردووە و لە ڕاستیدا هەوڵی داوە بە شێوەیەکی بەردەوام دایک بێت، هەرچەندە یاسای کۆن و پیاو سالارانە لە منداڵەکانی دووری خستوێتەوە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕاگەیاندنی ژن کوژیەکاندا پێشەنگ بوون و ئێمە هەر ماوە شایەدی هەواڵەکان دەبین لە ئینستاگرام و تویتر، چونکە ئەمڕۆ لە دەوروبەری قوربانیەکان کەسانی زۆر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شالاکن، بۆیە ئەگەری بڵاوبوونەوە و ئاگادارکردنەوە دەربارەیان زۆرە. تا ئێستا ئاماری فەرمی ڕێکخراوەیەک دەربارەی ڕێژەی ژن کوژیەکان و تونند و تیژیە خێزانیەکان لەم ئاستەدا بڵاو نەکراوەتەوە. لەم بارودۆخەدا خەمڵاندنی نزیکەی لە فراوانی ڕاستەقینەی ئەم دیاردەیە بێت چەند دەبێت، لە ڕاستیدا ئامارێک لەو بارەیەوە بوونی نییە یان ئاماری شاردراوە هەیە. بێگومان پێناسەکان لەم پۆلێن بەندیانەشدا گرنگن. بۆ نمونە ئایا ئەو ژنانی کە بەهۆی تونند و تیژی خێزانیەوە خۆیان دەکوژن لە ناو ئەم ئامارەدا دەگونجێنرێن، یان ئەو ژنانەی کە وا دیارە خۆیان کوشتووە بەڵام چیرۆکی ڕاستەقینە شتێکی ترە، هەموو ئەمانە قوربانی تونند و تیژی دژی ژنان تونند و تیژیە کە دەسەڵات بە یاسای دەرهێناوە لە نێو کۆمەلگا و خێزانداوە کولتور بەڕێوە دەچێ، کولتورێکی دژی ئینسانی و دژی هەموو بەها مرۆڤایەتیەکانە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا ژنکوژی تەنیا تاوانێکی تاکە کەسی نییە، بەڵکو تاوانێکی دەوڵەتی و ڕێکخراوە. یاساکانی حکوومەت ئامرازی دەستی پیاوان بۆ کوشتنی ژنانن. ڕژیم بە سەرکوتی ژنان نەتەنیا لە پایەیەکی دەسەڵاتەکەی خۆی دیفاع دەکات، بەڵکو لە بارودۆخی خەیرانی ئابووری و سیاسی ئێستادا بە پشبەسن بە بنەماڵەی باوک سالار هێزی کاری هەرزان و ژێردەست بەرهەمدێنێتەوە. کەوابوو لە کۆماری ئیسلامیدا ژنکوژی لادان لە یاسا نییە، بەڵکو دەرەنجام و ئاکامی ڕاستە و خۆی یاسایە. ئەم ئامارە دڵتەزێنانەی کوشتاری ژنان پێویستە لەسەر بەستێنی قێرانی بەرینی کۆمەڵایەتی و ئابووری چاو لێ بکرێت. گرانی، بێکاری، هەژاری، عەتیاد و سەرکوتی سیاسی چوارچێوەی بنەماڵەکانی کردووەتە ناوەندی تونند و تیژی. پیاوێک کە خۆی لەژێر فشاری نەزمی چینایەتی و چۆسانەوەی ئابووریدایە تونند و تیژی بۆ لاوازترین ئاڵقەواتە ژنان و منداڵان دەگوازێتەوە.
بەڵام ئەم گواستنەوەی توندوتیژی سروشتی واسایی نییە، بەڵکو بە هۆکاری پێکاتەی خاوەنداریەتی یاسای پڕ لە هەڵاواردن و ئایدۆلۆژی فەرمی ئیسلامی سیاسیە. ڕۆتە لیبرال و ڕەفرمخوازەکانی حکوومەت هەڵدەدەن ئەم مەسەلەیە لە چوارچێوەی پەروەردە گۆڕینی یاسا یان گۆڕینی فەرهەنگدا سنووردار بکەنەوە. ئەوان قەتڵی ناموسی بۆ سنەتی دواکەوتووانە یان نەبوونی ئاگاهی دەگەڕێنەوە، بەڵام تا مناسباتی چینایەتی و دەسەڵاتی سەرمایەداری و پیاوسالاری بەردەوام بێت و یاساکانی حکوومەت شرعیەت بە پیاوسالاری بدەن، ڕەگ و ڕیشەی ژنکوژی بنبڕ نابێت. ئەزموونی وڵاتانی جۆراوجۆر نیشانی داوەکە سەرمایەداری تەنها لە فۆرمی دیمۆکراسیشدا پێویستی بە بەرهەمهێنانەوەی پیاوسالاری هەیە. خەبات لە دژی ژنکوژی لە خەبات لە دژی گشت نیزامی سەرمایەداری ئیسلامی گیان ناکرێتەوە. ژنکوژی، خۆکوژی و قەتڵی ناموسی ئاڵلقەکانی زنجیری سوڵتەی دینی، چینایەتی و جنسیەتین. لەم کارەساتە دڵتەزێنەدا تەنها ئەو پیاوەی کە بە زەربەی چەقۆ، خۆشک، هاوسەر یان کچی خۆی خەڵتانی خوێن دەکات تاوانبار نییە، بەڵکو کەلتوری دواکەوتووی دینی و نەریتی پرتوکاوی پیاوسالاری کە ئەم جۆرە جنایەتانە دەخڵقێنن، ئەو پێکاتە چینایەتی و سیاسی و ئیدۆلۆژیک و یاسایانەیان کە دەستگای قەزایی مەمور دەکات ئەم تاوان و کوشتنانە لە ژێرناوی دیفاع لە ناموس پاسەو بکات یان سزاکەی کەم بکاتەوە. هەر هەمویان هۆکار و تاوانبارنەوانیش. وڵا کەوا بوو هەتا کۆماری ئیسلامی بمێنێت وەرنەڕ و خوێندرێت پێکاتی ئابووری سەرمایەداری نەگۆڕدرێن و کۆمەڵگایەکی ئازاد بە ئابووریە کە لەسەر بنەما یەکسانی خۆشگوزەرانی مرۆڤ بوو لەسەر پێکەوەبوون و هاوکاریدا نەمەزرێنرێت توندوتیژی بەردەوام بەرهەم دەبێتەوە. لە نظامی سەرمایەداریدا و لە نظامی کۆماری ئیسلامیدا توندوتیژی لە دژی ژنان نەهادینە کراوە و بە دەستگای قەزایی و دەستگای پۆلیس و لەشکری گەورەی بەکرێگیراوان پارێزگاری لێ دەکرێت. کەوابوو لە خەبات دژ بە توندوتیژی و قەتڵی ناموسی وەک قێزەونترین شێوازی دەبێ بەر لە کاری فەرهەنگی لە دژی پیاوسالاری و بەر لە نەسیحەتکردنی پیاوان دەوڵەت و یاسا و نظامی ئاپارتایدی جنسی و توندوتیژی ڕێکخراوی حکوومەت بکرێتە نیشانە. دەبێ هەڵوەشانەوەی هەموو یاسایەکی دژەژن و بەرابەری تەواوی ژن و پیا وەک ڕێگایەکی ئەساسی بخرێتە دەستوری کاری کۆمەلگاوە. Bye.
بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە کاک محەممەد ئەمین ئەیۆبی تێکۆشەری سیاسی مامۆستای شۆڕژ زیندانی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە ڕۆژی شەممە 18 ئۆکتۆبری 2025 لە شەڕی سلێمانی لە باشووری کوردستان بەهۆی نەخۆشی لە تەمەنی 71 ساڵی بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. کاک محەممەد ئەمین ساڵی 1333 هەتاوی لە ئاوایی گوێکجەلی لە نێوان شاری بۆکان و میاندووە و لەدایک بوو. لە تێکۆشەرانی سیاسی سەردەمی ڕاپەڕینی 1357 شاری بۆکان بوو کە پاش ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە چالاکی خۆی بەو ڕێکخراوەیەوە گرێدا. پاش داگیرکردنی هەموو شارەکانی کوردستان لە دەوری دووهەمی شەڕ و دوای هەمویان شاری بۆکان کاک محەممەد ئەمین لە شار هاتە دەرو لە ئاوایی وەتەمێش کە مەقەڕی یەکەتی جوتیاران و پاشان هێزی پێشمەرگەی کۆمەڵی لێبوو بوو بە مامۆستای شۆڕش و ژیانی لەوێ گیرسای. ماڵە هەژارانەکەی کاک محەممەد ئەمین و ئێران خانمی هاوسەری کە لە دەست جەلا دەڕایان کردبوو وەک ماڵە باوان بۆ زۆر پێشمەرگەوا بوو و باوەشیان بەڕۆی هەموو پێشمەرگەکاندا لەو دەورەیەدا کرابووە. پاش داگیرکردنی ناوچەی بۆکان و گەڕۆکبوونی هێزی پێشمەرگە سەختی ژیان و منداڵداری کاک محەممەد ئەمین و ئێران خانم و کۆرپە ساواکانیان بە ناچار گەڕانەوە شاری بۆکان، بەڵام هەمیشە بەسەربەرزی ژیان و چەند مانگ دەست بەسەر و لە مەحاباد زیندانی کرا. کاک محەممەد ئەمین لە بۆکان دوکانی وێنەگری دانا، بەڵام هەمیشە لە ژێر چاوەدێری ئیتڵاعات و بەکرێگیراوانی ڕژیمدا بوو. پاش چەند ساڵ ژیانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیان بۆ قبوڵ نەکرا و ڕوویان لە باشووری کوردستان کرد. کاک محەممەد ئەمین هەمیشە وەک تێکۆشەرێکی دڵسۆز بە ڕێبازی کۆمەڵە باوەڕمەند بە ڕزگاری هەژاران و چاوساوەکان ژیا و ژیانیشی لە پێناو بردەسەر و گیانیشی بۆ بەخت کرد. لە ساڵێک لەوە پێشەوە کاک محەممەد ئەمین تووشی نەخۆشی و تێکچوونی باری جەستەیی هات و بەداخەوە ڕۆژی شەممە 18 ئۆکتۆبر بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد و لە شاری سلەیمانی ئەسپەردەی خاکرا. شانی باسە کە کاک محەممەد ئەمین خاڵی ڕابەری گیانبەخت کرد و کاک دکتۆر جەعفەری شەفیعی و خوشکەزای گیانبەخت کرد و کاک جەلیل گادانی بوو. بەمبۆنەوە و لە ڕێگای ئەم بەرنامەیەوە لەلایەن حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵە و هەموو دۆستان و خزمانی کاک محەممەد ئەمین دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی عزیزی هاوڕێ محەممەد ئەمین ئەیوبی بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی دووشەممە 29 ڕۆژبەری 1404 هەتاوی ئەنەوشیروان پیریپور یەکێک لە لایەنگران و دۆستانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە گوندی ئەوەی هەنگ سەر بە پارێزگای سنا لە تەمەنی 47 ساڵیدا گیانی بەخت کردووە. ئەنوشیروان لە درێژایی ژیان و تەمەنی خۆیدا بە کرێکاری ژیانی خۆیدا بیندەکرد تاوەکو ساڵی 1390 هەتاوی کاتێک لە شاری دەماوەند بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە لە دەست و پێکەوتوو بۆ ماوەی 14 ساڵ بەهۆی ئەو ڕووداوە دڵتەزێنە لە ئازارداژیە. ئەوازیزە سەرڕای و ڕووداوەش هیچ کات وازی لە باوەڕ بە سۆسیالیزم و ئازادی چینی کرێکار نەهێناوە هەموو کات یەکێک لە لایەنگران و دۆستدارانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران مایەوە. ئەنوشیروان پیریپور لە ئەنجامدا بەهۆی زیانەکانی ئەو نەخۆشیە لە تەمەنی 47 ساڵیدا گیانی بەخت کرد و تەرمەکەی بە بەشداری بەرینی خەڵکی ئازادی خواز ئەسپەردەی خاکرا. هەر بەم بۆنەیەوە و لە ڕێگای بەرنامەی ئێمە و بینەرانەوە لەلایەن کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان پێشکەش بنەماڵە و هەموو دۆستان و خزمانی کاک ئەنوشیروان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی عزیزی بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکەی ئەم هەفتەیەمان و زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوایکە
ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجیەوەی ئازیز بووێت. وڵای عزیزان و خۆشەویستان لەلایەن میشنەوە زۆر سپاس کە تا کوێستا بینەرمان بوون بۆ هەرچی زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆچوونی خۆتان بۆمان باس بکەن. ماڵەوە.